رسول الله صلى الله عليه وسلم لهمو تمانيدا بستو حود غزوي كردوه ئێستا کۆمەڵک نقاتانەیەمێ خاڵتانێمێ بۆی بزانن چی ئەوتێ بەرامبەر پێغەمبەری خوا قوتی ئەدەینەوە لە ئەنجامی بێئاگایی خۆمانجاری وە ئەوەی کە پێوتێ غەزوە ئەوەی کە پێغەمبەری خوا بەشداری کرد بێت ئەوەی بەشداری نەکردو پێوتێ بەعثە پێوتێ سەرایە مەفرەزە هێزێکی ناردووە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ئیتر 300 کەس بوون 400 کەس بوون لەم 27 غەزوەی پێغەمبەری خوا بەشداری کردووە لە نۆیانە بەرەنگار بوونەوە و جەنگ و کوشتار ڕوویداوە لە نۆگە جەنگیانە کوشتار ڕوویداوە لساخ خوتبوك هرجق روي نادات يدا بدر أحد خندق بني قريظة بني مصطلق خيبر فتح مكة حنين طائف لم نويانا كبيغمبري خو عليه الصلاة والسلام لناو دابوا كشتار روي داوة لبيني صفي مسلمانان صفي مقابلة جماري مفرزكاني بيغمبري خو نادوتي عليه الصلاة والسلام لدري جاي تمني دا لبيني سيوهشت بوشلوهش مفرزي ناردوه واتواني كخوي بشدار نبوه قاد عسكريكاني ناردووە بۆ منطقة جیاوازەکان پێغەمبەری خوا عەلەیهی سڵام تەغییرێک و گۆڕانکاریش کرد لە عەقڵی خەڵکیەتا بەرامبەر بە قائید بەلانێو بینیوتانە قائید خۆی بێمەیتی کوژراوێک بنێژێ وەفات کردووێک بنێژێت کە باسی دووربیجادەی نەم کرد کە عەبدوڵڵای کوڕی مەسعود دەفەرمێت لە شەوە کە سێرم کرد چوو بۆ ناو چاڵەکەوانێ و ئەی فەرموو براکەتانم بۆ دابەزن ئەبوو بەکر و عومەر جەنازەکانیان دەستی هەر کاتێک جێیشی بناردایە أي فرموا تألفوا الناس ولا تغيروا عليهم حتى تدعوهم عقليتي جيش سباي بيغمبري خوا شلون توجيهي كردون دڵی خەڵک ڕاگرن پەلاماری هیچ کەسێک نەکەن تا داوایان نەکەن بۆ ئیسلام ئەفەرمێت ئەگەر بێت و ئەوەی لەسەر عەرزا هەیە لە ئەهلی هەرچی مەنتیقەکان مەدەر و حەضەر و هەرچیەک هەرچی خەڵک هەیە بە موسڵمانێتی بیهێنە بەردەستن ببن بە موسڵمان زۆر بەلامەوە شیرینتر لەوەی ژن و مناڵ و سەرۆت و سامانەکانی بێن و بیان کوژن هەدەف کوشتن نییە بیان هێن بە موسڵمان بێنەوانێ ئەمە پێ باشترە ئەگەر سەیری جەنگەکانی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەڵات وسەلام هیچ جەنگێک نییە پێغەمبەری خوا بەشداری کرده بێت شکستیان پێسەر داهاتە بێت سەبەبەکەی داڕشتن و تەختی تێشی نابەجێ یان هەڵەو بێ لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە هەموو غەزوەکان چ لە تەحدیدکردن و دیاریکردنی قادەی جێیشەکان چ لە خوتە چ لەو شوێنێکی لێدانێن تەسەوورەکەن لە هەموو جەنگەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تا ئەو کاتەی وفاتی کرد و دا کۆتا غەزوە لە هەردوو تەرەف لە کافر و موسڵمان چەند کەس کوژرا بێت کە ئەڵێن پێغەمبەری خوا خوێنی خەریکی خوێن و ئەم سەرەوە سەر بە هەموو جەنگەکانی پێغەمبەری خوا کە هەموو جەزیرەی پێ ڕزگار کردووە ئەساسی جاهیلیەتی نەهێشتووە لەو مەنتیقەدا بینای دروست کردو بۆ دەوڵەتێک بۆ قوواتێک کە لە داهاتوودا ئیمپراتۆرێتی فارس و ڕۆما لە مدەیەکی زۆر کەمە هەردووشیان ڕوخێن بە هەموو کوژراوی هەردوو تەرەفەکە کەمتر بووە لە 1018 کەس بە موسڵمان و بە کافر لە کاتێکە مەبادیئی شەڕی گۆڕیوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام مەبادیئی جەنگی گۆڕیوە لە زەمانێکە کە جەنگ و حەرب لە پێناوی تعداکردن و زوڵمکردن و ئیبادەکردن و لەمەبردنی خەڵکی بووە یان تۆڵەسەندنەوە حەقکردنەوە جاری وا بوو لەسەر حوشتێک دوو قەبیلە یاویانە بەسەریەکە 10 ساڵ شەڕیان کردووە بۆ مەگەر هەروانییە بۆ مەگەر چ جەنگێک لەو جەنگە گەورانی کە ڕوویداوە بە مەلاین خەڵکی تیا کوژراوە لەسەر شتێک بێت کە معقول بێت بڕۆن دراسی حربی عالەمی یەکەم بکەن بزانە لەسەر چی ڕوویداوە حربی عالەمی دووەم لەسەر چی ڕوویداوە کە ئەمان دەوڵەتی حەزاری کردویان بزانە ئەساسەکەی لە چیەوە هاتووە غەیری شتێکی بچووک مەطامیع و تەماعی دەسەڵات و قووەت و سەیطرە بەبێ هیچ قیەمێک مەبادیئی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ هەر کاتێک ئەمیرێکی بناردایە بۆ شەڕێک بۆ جەنگێک ئەهات یەکەم جار نەسیحەتی بۆ خاسی خۆی و جوندیەکانی کرد ئەی فەرموو سنوورەکانی ئەڵڵا بپارێزن خودی خۆتان تاعەتتان خواپەرستیتان لەگەڵ خوادا ئەمە یەکەم نەسیحەت بەڵام ولا تغلوا ولا تغدروا ولا تمثلوا ولا تقتلوا وليدا غەدر نەکەن دزی نەکەن لاشەکان تەمسیلیان پێ نەکەن بێ دیاری پێ بکەیت و تەمسیلی پێ بکەیت حرمەتی هێشتۆ بۆ لاش ولا تقتلوا وليدا مناڵۆشتیە بە هیچ شێوەیەک نەکوژن مەبادیئی جەنگی گۆڕیوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ژیانی خۆیدا پاشان هەر کاتێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جێیشەکەی بڕۆشت تا فەرموو لە شەوا نەدەن بەسەر سوپای کەسە تا ڕۆژە بێت لە شەوا مەدەن بەسەریان تاوەکو ڕۆژە بێتەوە ڕۆژە بۆ ئەنجا پێغەمبەری خوایدا بەسەریاندا عەلەیهی سەڵات وسەلام رسول الله عليه الصلاة والسلام نهي أكل لو بري قرصايدا كإنسان بيت أسير وخلق بسوتيني
ابو هريره رضي الله عنه سلبي فرمي بو غزوه پیغمبر خو نادي ندروانه فرمي دو کس هن ناوي هدو شاري هنا لقريش اگر قرتان هدو شام سوتين هدو شام سوتين فرمي دعائي كحاضر بن خريب ودربشين هاتو بولا من فرمي بيشتر بيموتن اگر دو كستان كربي سوتين يسا لا يعذب بالنار الا ربها سزاب اگر کس نه الا پروردگار نبید اگر دستان کوتن بیان کوشن بس نه اسوتی پیغمبر خو علی صلوات والسلام نهی کردو لکشتنی همو جنک همو پیرک همو منالک جن نکوجن منال نکوجن پیرکی هرم کده صلاتی نه نکوجن پیغمبر خو علی صلوات والسلام لك نهی کل نهب طالان بروي چون جنگوانه نهى عن النهبة والمثلة نهب كردنا ويكي استابوت الدأبي الشر فالاماري منطقيه قلت لهم مرينا هيلن بزنينا هيلن محاولينا هيلن كهربائنا هيلن دار وبردينا هيلن هيجينا هيلن بيش يوتي جيشي حصاري جيشي ازادي خواص سباي رزقار كر سباي خاون حضارته ونازم بيش كوتن هيجينا هيلن وانا بيغمبري خو نهي كلنا بيغمبري خو عليه الصلاه والسلام كاتي فتحي مكه كرد فرموي هيج اسيرك هج بريندارك كبريندار بو نشنا سري بيكوجن هر كسي كيج رايك شوي مكو وازلي بين باوقت او مبادئ انا بو كبيغمبري خو عليه الصلاه والسلام لغزاكان يكردوتي او بويا اما الم شو خلشك ببي اقال سيره ديت رسمي كتبيشانه دا بدو حديثي موضوع يان قرتاندني بارتشيك لفرموديكي صحيح ببي او السياق كي بينت اي خاتو صحيوان محمد شي كردوا شوني كرد تاوكو بزانين سياستي جنگي پیغمبري خو عليه الصلاه والسلام شلون بو شلون اشتواني لمديكي زمني زوره او هم خلق بيننا ودايري اسلامون اما دبن هموش تك تسليم بپیغمبري خو عليه الصلاه والسلام